درەختی پاولۆنیا یەکێک لەو درەختە جوانانەی شوێنی ژیانی باکووری ئەمریکا و چین و ڤێتنامە، هەروەها لە ناوچەکانی ئاسیاش بەتایبەت چین و ژاپۆن ژیاوە. لە ساڵی 2007ەوە ئەم درەختە هێنراوەتە کوردستان و خاوەنی یەکێک لە کێڵگەکانی بەخێوکردنی ئەم درەختە دەڵێت ئاو هەوا و سروشتی کوردستان بەهەشتە بۆ درەختی پاولۆنیا و بەباشی گەشە دەکات. درەختێکە بەرگەی ئاو هەوای سەخت دەگرێت و بەهێزە بۆ شکان و لە ناوچوون. ئێمە لە 2007ەوە هێنایتمان بۆ کوردستان وەکو نمونە چاندومانە تا گەیشتە بەرهەمەکەمان دارەکەمان بڕیەوە کردمانە شتمان لێ دروست کرد. ئەگەر دەتوانین پیشان تام بدەین هێناومان لەگەڵ خۆم هەندێک لە بەرهەمەکانی اینجا کردمانە پرۆژە و پرۆژەی فراوانمان لێ دروست کرد. ئێستا زیاتر لە 35 پرۆژەمان لە کوردستان دروست کردووە. پرۆژەی وا هەیە 1000 داری تێدایە، پرۆژەی وا هەیە 25000 تێدایە. ئێستا گرێبەستی نوێمان هەیە 40000 و 400,000ش هەمانە. کەش و هەوای کوردستان دەتوانم بڵێم بەهەشتی پاولۆنیا ناو دەبرێت. لیژنەیەکی تایبەت لە ئەمریکی، بەریتانی، فەڕەنسی هاتن گەڕانمان بە کوردستان، ئەوان ئاو هەوای کوردستانیان بە بەهەشتی پاولۆنیا ناوبرد. پێشتر زۆرێک لەم درەختانەی هێنراونەتە کوردستان وەکو پێویست لێکۆڵنێوەیان لەسەر نەکراوە، بەڵام لەم هۆڵەی کشتتوکاڵی سلێمانی سەرقاڵی شێکردنەوە و قسەکردنن لەسەر درەختی پاولۆنیا. شارەزایەکی کشتتوکاڵی دەڵێت زۆربەی ئەم درەختانەی پێشتر هێنراونەتە کوردستان لێکۆڵینەوەیان لەسەر نەکراوە، چونکە کارەکە زیاتر بە مەبەستی بازرگانی بووە. ئەم درەختانەی هاوردەکراون نەبەرگەی ئاوهەوای کوردستان دەگرن، نەشیاویش بوون بۆ ڕواندن، بگرە زۆر بەشیان زیان بەخش بوون. ئێمە لەبەرەوەیکەوە لە وڵاتی ئێمە زیاتر لایەنی بازرگانیەکە زاڵە، ئەتوانی بڵێن بە شێوەیەکی زانستی نایەت. هەر پێر لەبەرەوەیکەوە کەسەکانی کە هێنن زیاتر بی لە قازان جەکەنەوە، بەڵام ئەبێت لەمە دوای ئێمە ڕێگە لەوە بگرین. لەمە دوا هیچ دارێک هیچ بابەتێک هیچ بەرهەمیشکە نەهێڵین بێت ئیلاوێ پێشتر لە ڕێکۆڵینەوەی لەسەر کرا بێت، دوایەوەیکەوە وەکۆڵێت ڕاستاندن و تەزدیقی لایەنی زانستی بکرێت، ئەو ساکە ڕێبەدرێ بهێنرێت. چکۆکو ئەگەدارن چەندین جۆردار هاتوتە کوردستانەوە لە کۆتایە نەتیجەیەکی خراپی هەبوو وەکو پێویست نەبووە، جگەلەوەی ژینگەی وڵاتەکەشی گۆڕیوە کە زۆر جار ئەبینین وای کردووە هەندێک زۆری دار هاتووە تەنانەت وای کردو ئێستا باس دەواکەن کەوا دژی بوونی هەندێک زیندەوەرانە. پاولۆنیا زیاد لە 6 بۆ 7 جۆری هەیە. بەرگەی کەم ئاوی و دووکەڵ و تۆز و خۆڵ و زەوی کەمپیتیش دەگرێت. درەختێکە زیاتر لە 25 مەتر بەرز دەبێتەوە و گوڵێکی بۆنخۆشی هەیە. ڕێکاری بڵاوبوونەوە زۆربوونی خێرایە و دەتواندرێت لە ماوەیەکی کەمدا ناوچەیەکی پێسەوز بکرێت. تەمەنی درەختەکەش زیاتر لە 300 ساڵە. ڕامیار عوسمان، کەناڵی پەیام، سلێمانی.